بەرپرسانی پارێزگای نینەوە بە مەبەستی تاوکردنی ئامادەکاریەکانی کۆنتڕۆلکردنەوەی پارێزگاکەیان لە شاری هەولێر کۆبوونەوە. سەرۆکی ئەنجومەنی پارێزگای نینەواش دەڵێت هێزەکانی پێشمەرگە لە ڕابردوودا ڕۆڵی بەرچاویان هەبووە و لە ئێستا بەدواشەوە ڕۆڵی زیاتریان دەبێت. دلوی مؤتمری بحثی هەموو کێشێنگیری دای خەڵکی مووسڵ کەین شواناجی تحریر چاوا بیت کۆنتڕۆلکردنەوەی و کی ئەو هێزە ناوێت گودێ بەشدار بن بێگومانجی پێویستی اتفاقێکە عام هەیە بۆ یا سیاسی یا اجتماعی باوردکەم هێزە وحید یا ئامادە جارێ پێشمەرگە هەرچەندە چەند هێز و لایەنێک یەکلایی بوونەتەوە کە بەشداری کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ دەکەن لەوانە سوپای عێراق و پێشمەرگە، بەڵام پارێزگاری نینەوە دەڵێت تەنیا سەرۆکوەزیرانی عێراق دەتوانێت بڕیار لەسەر بەشداری پێکردنی پەکەکە و هێزی تورکیا بدات. لەسەر بەشداری پێکردنی ئەو هێزانە لە کۆنتڕۆلکردنەوەی مووسڵدا تەنها سەرۆکوەزیران ئەتوانێت ئەو بڕیارە بدات، بۆیە پەکەکە بێت یان هێزی تورکیا ئەوە بڕیاری سەرۆکوەزیرانە و چاوەڕوانی بڕیارەکە دەکەین و ئێمەش جێبەجێ دەکەین. بەشداری پێکردنی هێزەکانی پێشمەرگە لە کۆنتڕۆلکردنەوەی ئەو ناوچانەی عەرەبنشینن وەک بەرپرسانی وەزارەت دەڵێن تەنیا ڕێکەوتنێکی زارەکی بووە و هیچ پرۆتۆکۆڵێک لە نێوان عێراق و هەرێم و ئەمریکادا نەبووە. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت ئەوان تەنیا بەشداری شەڕەکان دەکەن و ئاگاداری هیچ ڕێکەوتن و پرۆتۆکۆڵێک نین کە دەکرێت. ئێمە فەرماندەی سەربازی مەیدانین، بەڕاستی لە دانیشتنی پرۆتۆکۆلی و سیاسەکانە بەشدار نابین، بەڵام ئێمە بەلامانەوە گرنگ نییە چی دەڵێ. ئەوەی لای ئێمە مهمە فەرمانی سەرۆکی کوردستانە کە فەرمانی کرد ئێمە جێبەجێ دەکەین و جێبەجێکردن لەسەر ئەرچی ئێمە لەسەر شانی ئێمە. لە ئێستادا پرسی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ زۆرترین کۆبوونەوە و گفتوگۆی لەسەر دەکرێت. لە هەفتەی ڕابردووشدا چەند وەزیر و بەرپرسی سەربازی وڵاتانی هاوپەیمانی دژی داعش سەردانی هەولێر و بەغدایان کرد و لەبارەی پرسی کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ و ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە گفتوگۆیان کرد. هێرش قادریان ئارتی هەولێر.